بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم لخزمتي جيانامي أولياء قوركاني أمتي إسلام أم رباسي زانايكي قورو عابديكي قورو أكين كأبيش تاج الدين أبو الفضل أحمد بن محمد ابن عبد الكريم ابن عطاء الله كمشهور الناو عامتها ابن عطاء الله اسكندري، لأصلا اسكندرية بلا مثل وها مشهور بولا سر زماني عامتي خلق بها اسكندري. لصالي شصتو پنجاو هشتي كوچي لدايق بوا، شصتو پنجاو هشتي كوچي. كاتك سرتاي حياتي دسبئك لبروي بابيري الشيخ عبد الكريم ابن عطاء الله، شلو عائلة ما بابن عطاء الله ناسراون وشان أشيته سر ابن عطاء الله جورا همو مع إلى أهل علم بون بابيري عالمي كي زور جورا بوا أميج لسدسي أو برورده وتفقيه كي زور جورا بتأتي لفقه مذهب إمام مالكي مذهبه و يكيك بولو كساني لجنجية جيشوتا بلاي إفتاو فتوادانو وجهايك بو واجهيكي جوربو لوجهاي أمتي إسلامية لجنجيو لسرتاي عمري زور رقبة رامبربا أهل تصوف وزور تند لسريان وزور قصي لسر كردون حتى قدر وها أبيك أجات أبو العباس المورسي. أبو العباس المورسي يكيك لو قور بياوانيك لدواي الرافعي راستوخو أوده، لدواي شاذلي أبو الحسن الشاذلي كسر قوري بابلان أم مذهبي أمان الفكري تصوفية قورتين طلبي أو أبو العباس المورسية لدواي أو ابن عطاء الله اسكندريده. أفرمكاتك زور تعجبي ما بعلمي بفقهي بتيجيشتني بعقلي أبو العباس. أفرمي أبو العباس في أوتي إلزم فوالله لئن لزمت لتكونن مفتيا في المذهبين. فرمي إلزم التزامك بم فكر وبم إشي تصوفه أجر بردوان بي لسري أبيت مفتي لهردو مذهبك. أهل تصوف أتكن مفتي خويان، أهل الشريعة شهر أتكن مفتي خويان. أفرمي الرجل بيني فرمي والله لا يموت هذا الشاب حتى يكون داعيا وموصلا إلى الله. إنه أبو العباس والله أمجن جنة مرتان رجل لرجانية بيشوا سويني خوارد كأبت بانخوا زي جورة خلق بهوي أما بلقاي خوا شادبه جارك بيني وتي والله لا يكونن لك شأن عظيم قسم بخوا شأنك زؤر جورة أبي أي جنج بوي عطاء الله اسكندري وردور ده هاتنا أمس الكوا دسي كربة تربية وتسكي خوي بلي وردور ده جار بجار برستر أبو الأخوة ناسيا كم الله كتابي زور عظيم نوسي لم بيناوي يكيك لوانا هات لطائف المنن في مناقب الشيخ أبي الحسن وشيخه أبي العباس وشيخه أبي الحسن. أفرمي أم كتابي دانا باسي الشاذلي وباسي أبو العباسي مرسي أم دوانا أم دو الشيخي خوي هردو كان كتابي كي لسد دانان التنوير في إسقاط التدبير. أم كتابي كي زور عظيمة دواتر باسي أكين لفكري أوشتاني كإنسان بخيالي خوي تكبيري أكا إيش لبطالة واز لخيالت بينا على كاري خوتك خواج اللي جاهم إيش كان يرخصتو خوي. كتابي كتير بناوي تاج العروس الحاوي لتذهيب النفوس لباسي التربية وتسكين نفسها. كتابي كي بناوي تاج العروس موسيو. مشهورترين كتابي للجهان الإسلامية الحكم العطائية على لسان أهل الطريقة. أفرمي أو حكم عطاء يعني كوكر دوام
ودای ڕێژایەوە بە شێوازێکی جوان کەوا بەعام لەسەر زمانی ئەهلی طریقەت هەر وجودیان هەبوو پێشتر. بۆیش ئەم کەلیمەی نووسیوە بۆی ئەم حکەمانە تەنها نەوترێ ئیبن عەطائیلا وتی ئەفەرمێ مەهی ئەهلی طریقەتە لەوانەوە فێر بووم و وەرم گرتو. علەما بە گەورە باسییان کردووە. ئیمامی ذەهەبی ئەفەرمێ کانە لەه جەلالەة عەظیمە، ئەفەرمێ جەلالەت و گەورەی و تایبەتمەندێکی خۆی هەبوو ئەم پیاوە، ووەقع فی النفوس، لە دڵی خەڵکا یەکسەر جێگەی بووە و قبول کرا. ئەفەرمێ لە جامیعەی ئەزهەردا ئەنیش قسەی ئەکرد وەکانە یەتەکەلەم بکەلام یڕەوح النفوس، کە قسەی ئەکرد نەفسەکان زۆر ئارامیان ئەگرت لە خزمەتیە، زۆر سوودیان لێوەرئەگرت. ابن الأهدل أفرمي الشيخ العارف بالله شيخ الطريقين وإمام الفريقين كان فقيها وعالما وصوفيا. أفرمي ابن الأهدل أفرمي الشيخ عارف بو بخوا بو هردو طريقك إمام هردو فريقك بو أهل ظاهر وباطن وكو زمن بو أننا ولنا. أفرمي هم فقيه بو هم عالم بو هم جلقل أوا كسيكي خواناسي قورو عارفيكي قورو بو بخواناسي. ئەم علەمانە زۆرن کە وەصف و سەنای ئەم پیاوە ئەکەن. لەگەڵ ئیبن تەیمیە ئەم پیاوە ڕدودێکی زۆر بەقووەتی هەیە لەسەر ئیبن تەیمیە. طبعاً ئیبن تەیمیە پێشتر عەرزم کردن کە لە باسی ئیمامی شاذلیە ڕەخنەی هەیە و کتێبی هەیە لەسەری داناوە لەسەر طریقەکە. ئەفەرمێ ئەم هات بە پێچەوانەی ئەوە هاد ڕەدی ئیبن تەیمیە داوە زۆر بە توندی، حتامانە معاصرن لەگەڵ ئیبن تەیمیە زۆر کێشە و گرفت هەبووە و هەندێک مناظرات هەیە لە بینیانە، هەر کەسە ئەدیلە و ئەوەی خۆی هێناوە. لە هەندێک مەقالاتیشە ئیبن تەیمیە وەصف و سەنایەکی هەیە بۆ با بڵێن عەطاءوڵای سکەندەری، و عەطاءوڵای سکەندەریش عەینەن وەصف و سەنای هەیە بۆ ئەو. هەرچەندە فکرە سەلەفیەتە ضەیقەکە پێی وەهایە کە ئەم دوانە هیچیان بەو شێوازە وەصف و سەنای یەکتریان نەکردووە، بگرە هەمیشە شەڕیان بوو و ناکۆکیان هەبووە. لەگەڵ بوونی ئەو ململانەیە کە هەبووە زۆر وەصف و سەنای یەکتریان کردووە و زۆر قەدری یەکتریان زانیوە، چونکە پیاوێکی فەقیهی زۆر گەورە، عالمێکی زۆر گەورە بووە عەطاءوڵای سکەندەری. مەقولاتەکانی زۆر گەورن لە ژیانە، مەقولاتی هەیە لە دینە هەیەتی چۆن ئینسان مامەڵەکە. جوانترین شەرحێکە کرابە هی حەکیمی عەطائی مامۆستای بوڵتی کردوێتی، مامۆستا سەعید رمضان بوطي رضا ورحمتي خواه بسري أداء بباري بناوي شرح الحكم العطائية لتل مجلدك حكمة كاني أي شرح كردو بيان كردو بدريجي. يكي لقصة جوانا مشهورة كان يا حكمة قورة كاني كخلق طبعا أو لزماني خويا أو حكمانيان لبر كردو ولا دواي خوش يتا أسج أو فكري أو حكمتاني أو هل لبر أكن. أفرميك لحكمة كاني لا تترك الذكر لعدم حضورك مع الله فيه. أجر نجد كر غافل بوي ذكر كر غافل بوي قد ذكرك وازلمين نجكش وازلمين با غافل يجبي. أفرمي لبر خاطري غفلت أبدا وازل طاعات دمهنا. أفرمي لعل أم غفلتيك إسهت لنا وذكرك زور باشتر لحالك ذكرك تهر نبي نجك تهر نبي. إن جاء ياسايك دانا وأفرمي همو ذكرك يقظت سرتاكي لذكري غفلته ودس بيك. إنسان كم جار سبحان الله أكا لزتي لنا أكا الحمد لله أكا هرتينا أكا الله أكبر أكا حالين يلا معنا أكا لا إله إلا الله أكا نازانت شيء الله. أفرمي بلان باهر بردوان بي تزماني أبي تزماني ذاكرين. أفرمي كزماني بو زماني ذاكرين ضلي وردور دا أجوالي ضلي أبي تضلي ذاكرين. بويا يكيق لفكرة كان عطاءوڵای سکەندەری ئەوەیە مهما كان غافل بي مهما كان الدور بي لأخوة قد نكي واز لكارة كانت بيني لسري بردوام. أفرمي خواهي كان أم حاليك من هما لبيشاوي خلق بجوان دركوتوم وخلق وصفو سنام أكن. طبعا مناجاتي زور مناجات يمش كشيك من هي ملتي كردة لدعاء من مناجات من كما يعني في هلدان من بخدا جل جلاله النية ثنا من كما راست خود دعاء كان أكين. بينما لسورة فاتحة أما فيربون يكم جار الحمد لله رب العالمين هو الثناء إخوان الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين لأخيرا اهدنا الصراط المستقيم. إنسان دائما للدعاء بيشتر حالي فقيري خوي بشان بدا وقوري ودولمندي خواج بشان بدا إنجا دعاء كان يبكى. أما بشيك زور قرن
کە پێویستە وردە وردە لە دوعاکانمانە دروستی کەین ثەنای زۆر خوا بکەین ئەفەرمێ ئیلاهی ئین ظهرت المحاسن مني فبفضلك ولك المنة علي خوایان ئەگەر محاسن و جوانەکانی من دەرکەوتن بەخواهی من نین هەموویان بە فەزلی تۆن هەموویان منەتن بەسەرمەوە کە دەریانەخەی وإن ظهرت المساوي فبعدلك ولك الحجة علي ئەگەر مەساوی و خراپەکانیشم لەناو خەڵکە ئینتیشاری کرد بەخوا عەدالەتی خۆتە عەدالەتی لەگەڵا بەکارێنە ناوم پێشتر فەضل لە ئەمان عەدالەت لە عەدالەتەکەشا ولك الحجة علي هەموو حجەکان هی تۆن من حچم نییە بێڵم تسليم يا إلهي كلمة يكتري فرمي إلهي أنا الفقير في غنايا فكيف لا أكون فقيرا في فقري خواهي جان أو كاتيك الزور دولما من فقير بولايتو أي أو كاتيك فقيرم دو جار فقيري بسر ما كوبتو تشون فقيرني بولايتو أفرمي إلهي أنا الجاهل في علمي فكيف لا أكون جهولا في جهلي خواهي جان أو كاتيك بحساب لشتيك خوم زور بعالم أزانم من جاهل وهيج نازانم لحضوري تويا أي شون كاتيك وجاهل مشد نازانم أي لو حالا أبي حالم شون بي لكاتي جهل ما شو كإنسان مهما بلغ علمه فهو جاهل أفرمي إلهي منك أطلب الوصول إليك وبك أستدل عليك فاهدني بنورك إليك خواهيان طلبي جيشتن بتو بزلتو أكم تنها داوای ئەدیلە لە تۆ ئەکەم دەی خۆت بە نووری خۆت هیدایەتم بدە بۆ لای خۆت وأقمني بصدق العبودية بين يديك خوایە بە زۆر خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بمکە بە عەبدێکی صادق لە نوێژێکمان لە تاعەتێکمان لە بەردەم خۆتان ڕامگرە خۆم کەڵکی ئەوم نییە بەس تۆ یا ئیلاهی ئەمم پێ بکە چکە خۆت خاوەنی هەموو شتێکی أفرمي قد خود بدور مزانا لخدا جل جلاله هميشه خدا زور لتو نزيك أو توي لو دور كوتيتو بويا أفرمي لا مسافة بينك وبينه حتى تطويها رحلتك أفرمي مسافة لبيني تو خوايا أو ندور نيته وكتبت الرقابة بريوها تابقيت لا إخوة هر كاتي قريته وتو قيشت لا خدا رب العالمين همو كاتي لتو نزيك ولا قطيعة بينك وبينه حتى تمحوها وصلتك أفرمي قطيع عدل بيني تو خوانية لو أجي تو خدوا هسكي كتو لقل خوايا ناتبايت بلام خوا جل جاو همو كاتي لقل عبد كانية لقل مخلوقات كانية تبايا بوي أفرمي ونزاني كمحاولة أكيتو أتيب وصولي خوا شاد بيتو بقيت لو قطعك هبو أفرمي قطع هرنبو بس أو عندما وتو روحي خود ركيتو نفسي خود ركيتو بي وندي لقل خواي خوتا جوان كيتو دروس كيتو أفرمي أصلي همو معصيتك أصلي همو غفلتك أصلي همو شهوتك لتوي أدروس به مسألة أو راضبون بنفسي خوت أفرمي إنسان توشي قناها به بهوي راضبون بنفسي خوي توشي غفلته به هربهوي أو توشي شهوته به هربهوي أو لخوت رازيد وأزاني هيك نهشتو لك برب خود نازني كويت نقناها إنسان قد راضينا به لنفسي خوي هميشه خوي بكم تريني مخلوقاتي سر زيوزا يعني إنسان بيركاتو إمام عمر رضا ورحمة خوي ليه أفرمي جاري كان بارشة خولك هالقرد لدستي أو برواني فرمي يا ليتني كنت هذه التبن خوزق أم بارشة خول أبو لقيامتها محاسبا أكرا إمام عمر جاري فرمي يا ليتني كنت شعرة في صدر أبي بكر خوزق طالي مو أبو ملسنجي إمام أبو بكر همو أنا أخوان استصغار كردوه ببشوك سيري نفسي خوان كردو لكاتك إمام عمر بيغمريان صلى الله عليه وآله وسلم أفرمي لو كان نبي بعدي لكان عمر أجر بيغمبري لدوا من بهاتا عمر أو عند فضيلتي هي أو سيري نفسي خويك أي إما تشعجب أو الرازين لنفسي خومن بيوان ويا توزك هاتو انت ناو مزقوتوان خلقي تربين نايت ناو مزقوت إما خومان زور بقور أزاين لتشاويا وقتي خوي وتارك من نسيبو عجب نخوشي جيروديك وك من قرائي إيري بردن طبعا نما خلقي مسلمان بعام صحوي إسلامي لكردستان أم كشي توجبوه هميشه كقصبوا خلق كين لعلو وقصة كين لنزمية وقصة ناكين بيمان واي خوما شاكترين أهل فضل أهل خواناسين قناه كاري أبينين مليون قناه من هي خوما خوشار ديتيو قناه بارك أبين كأموشقاري أكين خوما أو اندب بالرفعة والسير كين
ئەوەندە بە ڕازی لە خۆمان. ئەم ڕازیبوونە سەرەتای خەتەرێکی زۆر گەورەیە بۆ ئینسان کە تووشی ئەنواع جۆری هەڵەیەک. ئەگەر چوویتە مزگەوتێکەوە خۆت لە خەڵکی ناو مزگەوتەکە پێ باشتر بوو، بزانە کە تۆ فاشیلترینیانی. ئەبێ ئینسانی موسڵمان چۆ ناو هەر کۆڕ و کۆمەڵێکی موسڵمانانەوە خۆی بە بچووکترینیان بزان. خوای گیان تۆ خۆت ئەزانی من لە هەمویان عاسیتر و تاوانبارتر و خراپتر و بێکەڵکتر. ئەو کاتە ئیتر تۆ وردەوە دە پلە و مەقاماتی ئیلاهی ئەبڕیت و دروست ئەبی. بۆیە ئەفەرمێ هەرچی وریایی تۆ هەیە لەکوێوە تۆ یەقزەتت دەست پێ ئەکایت، لە غەفڵەت نەجاتت ئەبێ. ئەفەرمێ ئەو کاتە کە لە خۆت ڕازی نابی. لەکوێوە زاڵ ئەبی بەسەر شەهوەتی خۆتە کە لە خۆت ڕازی نیت. لەکوێوە ئەتوانی لە مەقسەدەکان دوورکەوتەوە کە لە خۆت ڕازی نیت. بۆیە ئینسان دائیمە لە دوعاکانیە بڵێت اللهم اجعلني أمام عيني صغيرة وأمام عين الناس كبيرة. خوایان لە پێش چاوی خۆم بچووک کەرەوە، نە لە پێش چاوی خۆت زۆر گەورەبی لە پێش چاوی خەڵک بچووک. نا ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ئومەتێکی تەڕەفوعی نییە. أذلة على المؤمنين زۆر تەفاسیری کراوە. ئایا ئەو ذلەتە چییە؟ یەکێک لە ذلەتەکان معناکەی ئەوەیە کە بە هیچ شێوازی خۆت لە هیچ موسڵمانەوە باشتر نەزانی. بۆ ئیمامی عومەر لەگەڵ قەداسەتی و گەورەیی خۆیە ئەچێتە لای حوزەیفە، خۆی حوزەیفە بزانن ناوی من لە منافقەکانان نییە، بزانم بەشێک نیم لە نیفاق. ئەوە مامەڵەیان لەگەڵ نەفسی خۆیان، ئەوە تۆمەتباری نەفسی خۆیانیان کردووە. ئەم پیاوە گەورانە هەر هەمویان زۆر بەدگومانی لەگەڵ خۆیانە مامەڵەیان کردووە. بۆیە ئێمە زۆر کات تەسیەمان پێ نادرێت لە هیچ شتێکە. هۆکارەکەی ئەمەیە هەمیشە خۆمان بە تەڕەفوع زانیوە. حتا جاری وایە مناقەشەمانە بێ لەگەڵ یەکترا کەسمان نووج بۆ ئەوی ترمان نادا. ئەو هۆکاری ڕازیبوونە لە نەفسی خۆت، هیچ دلیلیشی پێ نامێنە، هەر واز ناهێنە، هەر لەسەر قسەی خۆی سوورە. بۆیە ئەفەرمێ ئەمە گرفتەکەی ئێمەیە. ئەسڵی هەموو مەعسیەت و غەفڵەت و شەهوەتێک ڕضایە لە نەفس. ئەسڵی هەموو زیندووبوونەوە و یەقظەتێک، هەموو تاعەتێک کە ئینسان ئەیکە، نەبوونی شەهوەتەکان و عیفەت و پاکداوێنەکەی هەمووی لەوە سەرچاوە ئەگرێکە ڕازی نەبێ بە نەفسی خۆی. أفرمي أرح نفسك من التدبير فما قام به غيرك لا تقم به لنفسك. أم كلمة زور عظيمة بشكي لعمري إنسان تدبيري إنسان إيكوجي. تدبير ما بس أمنية كتو مثلا لخوتو بسورنا وهمو كاري وتدبيري جيان مكنا خيالات وفكر الذهن لبريوي خريكي خواناسي دائما مشوشة. ئەگەر ئەوەندە پارەم هەبێ ئەوە ئەکەم، ئەگەر وام لێ هات ئەو سیارەکەم ئەگۆڕم، ئاوا بۆ خانووەکەوا لێ ئەکەوت. هەموو مێشک مشەوەشە بەمانەوە هەمووی خەریکی ئەم تەدبیراتانەیە. خەوت هەر ئەوەیە، خۆراکت هەر ئەوەیە، دائنیشی خەیاڵاتە هەر ئەوەیە. ئینسان سبحان الله بەشێکی زۆر لە عمری هەر لە گەنجیەوە بە خەیاڵات ئەڕۆ. خەیاڵاتەکانیش هەمووی بە دەوری شتی بچووک بچووکی دنیەویە هەڵئەسووڕێ. ئەفەرمێ خەیاڵ و ئێرادە ئەوەیە کە ئینسان ئێرادەی کرد، خوا جەل جەلالوه ئەلتافی زۆر گەورە گەورە بەسەریەدا ئەبارێنێ و بەرەو خەیرێکی زۆر گەورە ئەڕوا، بەڵام خەیاڵی کرد تەمەڵ ئەوێ ئەچێتە ناو عالەمێکی ترەوە کە ئاگای لە خۆی نامێنێ، وەکو بێهۆش، وەکو سەرخۆشی لێ. چێژ لەو سەرخۆشیە وەرەگرێ، چێژ لەو بێهۆشیە وەرەگرێ. ڕەحمەتی خوا لە ئیبن القەیم بێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، خەیاڵی ئینسانی ناو لێ ناوە ئەحلام اليەقظە، خەوبینینی بە خەبەرەکان. ئەتەوێت بە زۆر خەو ببینی لە ناو خەوابی. ئەحلام اليەقظە ئینسان جاری وا هەیە هاتووە لە ناو مەجلیسێکە دانیشتووە، هیچ ئاگای لەو مەجلیسە نییە کە ئەنەما خەوە بین لە شوێنێکی ترە. ئەمە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر ئینسان. بۆیە ئەفەرمێ واز لەم تەدابیرانە بە حتا کتێبێکی لەم پێناوە نووسی، ئەڵێ ئەم مێشکت ئەوە مەشغوڵ مەکە بەو شتانەوە، مەشغوڵی کە بە خواناسیەوە، بە تاعەتەوە، بە عەبدایەتیەوە بیرکەرەوە چۆن لە خوا نزیک. لەو کاتە ئاوا خەریکی ئەو خەیاڵاتانی ذیکر کە بە ڕۆح تێکەڵ بە، بۆی لە غەفڵەتەکە ڕزگارت بێت. ئەفەرمێ خوا جەل جەلالوه هەموو ئەو تەکبیراتانەی کردووە خەیاڵەکەی تۆ حیج نابڕێ، هیچ ناکە. حتا هەیە ئێوارە بڵێ با من خەیاڵ کە بڵێ با من سەرۆکی ئەم وڵاتەوەم حیج، تۆ هەر لە شوێنی خۆتی، دنیا هەروەکو خۆی ئەڕوا. خوا تەدبیری ئومورەکانی کردووە، سنوورەکانی دیاری کردووە. ئەوەی کە دێتە بەردەست ئەوە پشتی تۆی و کاری لەسەرکە، تەتەووری پێبە، لە ڕووی مادیە و ئیشی لەسەرکە، فکرت بجوڵێنە، بەڵام خەیاڵت لێگەڕ. طبعا ئەم بابەتە زۆر وردە،
فكر وخيال لبناية كان إنسان خيال بو بيهوجبونا فكر بو جولو حركة هر خيالاتو جولان أو فكرة بو نمونا شو خيالات كرد فلانا دارم أبو شوازة أبربو كم بياني أو فكرة خيال نية بياني شو يشت كرد توي جولان بلام أجر توي نجولان وبياني باش بوي خوتي أو خياله إنسان مسلمان لخياله ناجي بلام لفكرة أجي أهل أرباب فرق شيء لقل أهل خياله أهل أرباب أوانن هميشه فكر يعني أجوله فكرة كان يعني أكنكار بوي أفرمي نفسي خد إسراحات فيها إسراحات النكردو لا حموج يعني تلنا وخيالاتها أجيد وهذه ليه بينا أو أخوات جل خوي تدبيري هم إيش كانت بوقك بتشور سر فكر بتشور سر إرادة بتشور سر عزيمة كأمانة هم حركة لإنسان كوتا قصيك لخزمتي يا أبين أفرمي زور كاد إنسان إما هاد دواءكين لخدا بمان داتي أفرمي ربما أعطاك فمنعك هند جار خواش شتت بي عطاءك أو عطاك كردنيك بيد عطاءك منعك لشتيتر لزور شد منع بي تصورك جاري وهي أمن منبينا بيش شاي وخوتان كسك خريك بي زور هول أداء محاولة أكا تاخوي قرم منالك بي عطاك كم منالك بو بحساب عطايا بلا منعي أكا لهموشتك زور شد لدس أداء بهوي منالك شيرازية فرمي دوستكم هبو لشام شو مخزمتي أفرمي سيركم حرشي لمالك همي بخشي أو رجع الله بيوم قربان أو بو أهواكي وتي خواه كري بيوم كر الله منش بيوم كر حساب نية صلاحي كر حساب كر شيء اشتكان همي ما بخشى بشي أمشو بي الله روا الله بشي أو شوي نهشتوا لسر زي الرق وطخوتين الله دارت الأيام عمر رشد الله دواي چندين سال روج الرب كوتا شام بير أو برايم كروتن بابسم سريكي لبدن درويش يكي چاق بو الله كتشو متيان والله لم لادينا ما شو تلادي كتير الله شو ملادي كتير وتي والله باري كدو بوشوين كتير الله أخيرا خيزاني مدوزيه وتم أو براكم كوا تي والله لسجن برايم من قد خرابة كارنا وبولا سجننا بخوا كركا فلانش تدزيو وفلانة كسي كشتو ونازانم شيء سباوكين لبري كركا قرتو الله شو مسجن ولاي وتي والله أي شيء رازي لو لحظيك توملي براوي حتى استبدل له كلماتك موصلاح باشترها تاوكو كر أو تا بهوي نبوني الصلاح كركا أو تا من أما حالك أما وضعك أبويا هند جار خوا بيد عطاءك بس أو عطايا منعه وهند جار وربما منعك فأعطاك اشتيك اللي منعك أو درجاي خير لو منعي خوايا كبيد نادا جاء جنجيات والله ما وصى أو آفرة الشوم بيناك أو نأزان من فلان كز مانع أو أنا كله منع خيره ربما منعك فأعطاك منع دأك أخوة والله أو بي بخشينا أو منع أفرمي حتى وكو درجاي فهم بو إيما نكريته تانجينا أو منع بعطاتي بقيم أفرمي نجش لحقيقة التصوف أفرمي منع بعطاي إخواتي بقى حتىش تكلم سرزويا لي منع كرا ضل نيابة لوك أو الطوابع عطاي إخوايا كبتوي أدا بوي زور أوشتاني لجيانا لمن جيراوته ولو تبوشي قريابين كلمن جيراوته بلام كمالي عطا لواي بأن بيشاي خوتا منالك شيري لي أبريته تشن أقريا وشيرك كشي كل عطاي إنسان كان لوايا كلو شيري ببريته منالك لدايك أبي أفرمون كاتك ناوكي أبري وأزاني مصدري رسخي براوت وكا أولا ناوكا واشتخوا چەند ئەگری و هاوار ئەکا بۆ مەستەری ڕزقەکەی کەچی سەرەتای دنیایەک و ژیانێکی تری دەست پێ ئەکە بۆیە لەکوێ کەوتی بەکەوتنی تێمەگە لەکوێ خوا لێی مەنع کردی دوعات کرد و پێی نەدای دوعات کرد و پێی نەدای ئەوە پێی داوی ئەوە عەتای خوایە بەسەر تا دای ئەبارێنێ بۆیە ئینسان ئەبێ لەگەڵ خوای خۆیان زۆر بە ئارامی بژی هەرچی پێدا أبي زور شكري لسركا هرشي بينا دا أبي زور صبري لسركا حتى بو يروش نبتو بو أمن بينا داي بو أم بيدا إيه عبد يوم تبلى السرائر مرجني هالسريري قناها كانوا طاعتي كان دركة لويتي أجا إنسان أي هاوار من شن داما وانا بيرم أكردو كوريكم لدز دا شن قريام نازاني لو أشياء شون سيدنا خضر من الله كي كشت احتمالك قورتين خيري خوابوتو
بریتێ بە لەو مناڵمردنە، لەو مناڵکوشتنە، لەو نەمانی ڕزقە، لەو کەوتنە. بۆیە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەبێ بگەینە پلەی ئەم خواناسیە بەرزانە. من عەرزم کردن ئەم وەلیە گەورانە بۆیە لە خزمەتانە باسەکەم و کەلیماتەکانیان بۆی نەشتەرگەری دەروونمان کەن، بۆی دروستمان کەن، بۆی ڕێکمان خەنەوە. ئێمە لە زەمانێکە ئەژین هەمووی بە مادیگەرایی بیرەکەینەوە، هەموومان لەسەر ئەعساب ئەژین، فکرمان هەر هەمووی ماندووە، خەیاڵاتمان ماندووە، ژیانمان ئیسراحەتی تیان نییە. هەمووشی هۆکارەکەی ئەوەیە کە ئەم زەحمەتیانە یا ئەم ناڕەحەتیانەی ژیان بە جوانی تێ نەگەیشتوین، بۆ جوانەکانی ژیانیش بە زەحمەت و ناڕەحەتی نەگەیشتوین. پێمان وایە تەنها هەمومان مادە ئینسانەکان دروستەکە، مادە ئینسانەکان گەورەکە، مادە ئینسانەکان ئەکاتە قوتب لە حاڵێکە مادە بەشێکی بچووکە لە کارەکان ئەبێ ئینسان دەستی گەورەی خوددا ببینێ، علمی گەورەی ئەو ببینێ، ئیرادەی گەورەی ئەو ببینێ، ڕەحمەتی گەورەی ئەو ببینێ. ئەگەر خودایەک جەل جەلالوه بە هەموو کەماڵی ڕەحمەتی خۆی ئەی عەبد تۆ بە فەقیر هەڵبژێرێ، باشترین کارێکە فەقیری بۆ تۆ. تۆی دەوڵەمەند کرد باشترین کارێکە بۆ تۆ. تۆی نەخۆشخست باشترین کارێکە بۆ تۆ. تۆی لە پرۆژەیەکە سەرخست باشترین کارێکە بۆ تۆ. علمی پێ عەتا کردی باشترینە، لێی سندیتەوە هەر باشترینە. کەس نازانێ خوا لەکوێ و بەچی لێ خۆشە بێت. ئومێدەکەین ئەم کەلیماتانە بێتە مای لێ خۆشبوونی خوددا بۆ ئێمە، نەشتەرگەریەکی ناخمان وەها بکە کە دڵ و دەروونمان ئارام و ئاسوودە بکە. ئەم پیاوە گەورە ساڵی 709 کۆچی وەفاتی کردووە. داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی دڵ و دەروونمان پڕکە لە خۆشەویستی خۆت یا رب العالمین. خوای گوناهانێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهانێ بە پەنهان کردومانە عەفومان کە. ئیلاهی لە گوناهەکانی شەهوەتمان ببورە، لە گوناهەکانی غەفڵەتمان ببورە. یا ئیلاهی هەر عەبدایەتیە بۆ تۆمان کردو غافڵ بوون تایە، خوای داوای لێبوردن لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای لێت ئەپاڕینەوە، لێت ئەلاڵینەوە، کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. دڵمان خۆشکە بە خواناسی یا رب العالمین، دڵمان خۆشکە بە تاعەت یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت، سەقامگیرمان کە لەسەر خواناسی و تاعەت و عەبدایەتی. یا ئیلاهی هیدایەتمان بدە، یا ئیلاهی ڕێگاکانمان بۆ ڕۆشن کەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت نەوچەوانمان بگرە بۆ خەیر، مەمان دەرە دەستی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین. بەخوا پەروەردگارە لەم زەمەنی بێدڵیەیە ماندوو بووین، نازانین چۆن خۆمان پەروەردەکەین، هەستەکەین لە غەفڵەتێکی زۆر گەورەین، دائیرەی غەفڵەت بە دۆرمانە زۆر گەورە بووە. یا ئیلاهی قەت سپاردە لای تۆ زایە نەبووە، خۆمان سپاردەی تۆ کرد، دەی تو گەورەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین. ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، دەروی خەیری خۆت بەسەرمانە ببارێنە. دروستمان کە بۆ خزمەتی دینەکەت، دروستمان کە بۆ لقای خۆت. ئیلاهی ئەگەر چی ئێمە لە تۆ دوورین، تۆ لێمان نزیکی، ئەگەر چی ئێمە لەگەڵ تۆیە قەتعی ڕەحممان کردووە یا ئیلاهی، بەڵام پەروەردگارە تۆ خۆت واصلی لەگەڵ هەموو عەبدەکانە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت وصل لەگەڵ ئێمەدا یا ئیلاهی تێکمەدە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بەهۆی کەم و کوڕی و هەڵەکانمانەوە یا ئیلاهی قەت ژیانە نەکەین لە دووری تۆ یا رب العالمین. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە. تۆ عەبدەکانی خۆتت زۆر خۆشەوێ یا ئیلاهی، مەخلوقاتی خۆتت زۆر خۆشەوێ. بەخوا ئێمەش بەشێکین لە عەبدەکانی تۆ، ئەگەر چی پڕ هەڵە و کەم و کوڕین یا ئیلاهی، بەڵام ئەزانین کە تۆ خوایەکی زۆر بەخشندەی، ئەزانین تۆ زۆر کەریمی لەگەڵمانە. بۆیە ڕوومان هەیە هەموو جارە بینە حوزور، بۆیە ڕوومان هەیە هەموو جارە بینەوە سەر سفرە و خوانی تۆ، بۆیە ڕوومان هەیە هەموو جارە بینەوە مزگەوت و ماڵی تۆ. یا ئیلاهی دەرگای تۆ بەسەر دڵمانە بکەرەوە، بەسەر کردەوەکانمانە بکەرەوە یا رب العالمین. قبولمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین. لە مجاهدەمانە لەگەڵ نەفس و شەیطانە سەرکەوتومان کە یا رب العالمین. زۆر گوناه هەیە خوایە تۆ خۆت شاهیدی، ئەمانەوێ نەجاتمان بێ لێی، ئەمانەوێ ڕزگارمان بێ، ئەمانەوێ زۆر صالح بین، زۆر مصلح بین. عیلاجی نەفسمان پێ ناکرێ یا ئیلاهی، هانا بۆ لای تۆ بەرزەکەینەوە، تۆ عیلاجمان کە یا ئیلاهی، تۆ دەوای دەردمان کە. تو گەورەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین. ڕەحمەت و بەزەیەکی زۆر گەورە بەسەرمانە ببارێنە، بمان گێڕە لەو عەبدانەی کە لێیان ڕازی ئەبی یا رب العالمین. ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە، لە ئاسمانەکان قبولمان بدەرێ، لە زەویە قبولمان بدەرێ، دڵمان خۆشکە بە تاعەت و عیندینداریەکەت یا رب العالمین. ئیلاهی
زۆر لە زەحمەتێکی گەوران یا ئیلاهی بەخوا کافران هێرشیان هێنا یا ئیلاهی خلافەتی ئیسلامیان ڕووخان هێرشیان هێنایە سەر ماڵەکان و خەریکە ماڵەکانیان داگیر کردین هێرشیان هێناوە بەسەر دڵمان دڵ و دەرونیان تێک داوین هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی ئومەتی ئیسلامی زیندوو کەرەوە بەهێزمان کەرەوە دروستمان کەرەوە پەروەردگارە لەبەری ئەوەی مناڵەکانمان قائیدی گەورە بن و بۆ خزمەتی ئەم دینە بەکاریان بێنین وەچە و صالحانمان یا ئیلاهی لەم پێناوە هەموو سەرف بکەین گەنج و لاوەکانمان تاقەیان هەر هەمووی لە ڕێبازە شیرینەکەی تۆیان سەرف بکەین خوایە هەموویان مەشغوڵ کران فتنەی کافران سەری کێشا بۆ هەموو سوچێکی ژیانمان لە ئیلاهی هانا بۆ لای تۆ ئەهێنین بە ڕەحمەتی خۆت و کەڕەمی خۆت دەرگایەکی خێر لەم ئومەتە کەرەوە یا رب العالمین پەروەردگارە خوێنمان لێ ئەچۆڕێ لەم زەمانە ئیلاهی ئاگر و ئاسنی جیهان هەمووی بەسەرمانە تاقی کراوەتەوە ئەهلی غەزە یا ئیلاهی ئەو پەڕی زەلیل کراوە هیچ شارە و ڕێگای و ڕێکارێکمان نییە تەنها ڕێگاکەی تۆ نەبێ تەنها قاپی تۆ نەبێ تەنها دەرگای تۆ نەبێ یا ئیلاهی بە کوژراوەکانی ناو غەزە تەقە لە دەرگای تۆ ئەدەین بە خوێنی پاکی شەهیدان کە ڕژاوە یا ئیلاهی تەقە لە دەرگای تۆ ئەدەین تو گەورەی خۆت خوایە ڕەحمەت بەسەر ئەهلی غەزە ببارێنە نەسڕەتیان پێ عەتاکە ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی و کەڕەمی خۆت دروسیان کە بۆ خزمەتی دینەکەت یا رب العالمین سەریان خە بەسەر کافرانە سەری یەهود و نەسارە لە بەردەمیانە شۆڕکە یا رب العالمین خوایان کافرانی هەموو جیهان لەسەریان کۆبوونەتەوە بێدەسەڵات و بێچار و بێحاڵ و بێماڵ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە هانایانە وەرە ئیلاهی اختلافێکی زۆر گەورە لە بینی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست بووە نازانین چۆن مامەڵە لەگەڵ یەکترا بکەین کافر نەخشەیەکی وەها پیسی ڕاکێشاوە ئیلاهی ئیمانداران ڕقمان لە یەکتر ئەبێتەوە حەسادەتمان بەرامبەر بە یەکتری هەیە غەیبەتی یەکتری ئەکەین یا ئیلاهی درۆ بەدەم یەکترەوە ئەکەین ئیلاهی طبیعەتمان زۆر تێک چووە طبیعەتی ئیسلامیمان نەماوە لەگەڵ یەکترا هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی دروستمان کەرەوە پەیوەندیمان لەگەڵێکا بەهێز کەرەوە تو گەورەی خۆت یەک وشەمان کە یەک دڵمان کە یەک ماڵمان کە بمان کەرە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی ئەم دینەتی یا رب العالمین ئیلاهی ئەم عەبدانە بە زمانی بە ڕۆژوە چەندین ڕۆژە یا ئیلاهی لەم مزگەوتەوە لەم ماڵی تۆیە کۆ ئەبنەوە پەروەردگارە هانامان هێناوە بۆ لای تۆ ڕۆژ و تاعەتەکەمان قبوڵکەی هانامان هێناوە بۆ لای تۆ چاکەی دنیا و ئاخرەتمان پێ عەتاکەی یا ئیلاهی هەرچی چاکەی دنیا و ئاخرەتە پێمان عەتاکە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێخۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان کەم ڕزقە ڕستی حەڵاڵی زیادکە ئەومان قەرزارەقەی سەرشانی سووکە ئەومان گیرۆدەی گوناه ڕزگاری کە ئەومان دڵنا ئارامە ئارامی کە ئەومان ماڵنا ئارامە ئارامی کە یا ئیلاهی لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەرام نەبین یا رب العالمین یا ربی خوایان تدبیری ژیانمان ئەوەندە ڕێکخە خەیاڵاتمان صاف کەرەوە یا رب العالمین خەوەکانمان صاف کەرەوە یا رب العالمین ئیلاهی بمان هێڕە لەو عەبدانەی کە هەڵیان ئەبژێری بۆ خزمەتی دینەکەت و خزمەتیان پێ ئەکەی یا رب العالمین ئیلاهی لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە بەرەکاتی خۆت بەسەر کاتمانە ببارێنە بەسەر شارمانە ببارێنە بەسەر ماڵمانە ببارێنە بەسەر داهاتمانە ببارێنە یا ئیلاهی ئەمە زۆر محتاجی بەڕەکاتی تۆین بەڕەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خوشک و براکانمان ببوورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە هەموو عمرمانە تو گەورەی خۆت لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین ئیلاهی لە هەر کەسێکەوە کەلیمەیەک فێر بووین لە ڕووی مادی و معنەوی سوودێکمان لێ وەرگرت خوای داوات لێ ئەکەین لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین یا ربی خوایان بە خەزێنەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین بە ڕەحمەتی خۆت یا رب العالمین ڕەحمەت و بەرەکەت و ڕزقی حەڵاڵی خۆت بەسەر ئیماندارانە ببارێنە دەستی کافران بەسەر ڕزقمانە و مەهێڵە دەستی یەهود و نەسارا و مەجوس بشکێنە لەسەر ڕزق و ڕۆزی ئێمە یا إلهي دروس من كرو بخزمتي دينك يا رب العالمين بخزمتي إنسانية يا رب العالمين وخزمتي سرزوي يا أكرم الأكرمين
خواه داوال لي أكين أم دعانا من قبولك خواه داوال لي أكين أم دعانا من قبولك خواه إلد أبارين ولد ألالين ويا أكرم الأكرمين أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناهي من الشيوش بوري وخواه من قبولك